والله يعني هەمیشت هەیە ڕووی باسکردنی نییە لە شاشەکانەوە بەڕاستی لە ئێستایە بەڕاستی خێزانی کورد باشە خانەوادەی کوردی زۆر لە مەترسیایە من ناڵێم زۆربەی بەڵام بەشێکی و خەریکە تۆزێ یعنی وەک چۆن بڵێم تەشەنەئەکە و بڵاو بێتەوە زۆربەی هەرە زۆری کێشەی خێزانەکان لە ئێستایە خیانەتی زەوجی زۆربەی هەرە زۆری کێشەی خێزانەکان خیانەتی زەوجی و زۆربەی بەداخەوە ژنش لە پیاوێکات ڕەنگە یعنی لەو کێشانەی کە هات بێتن ڕویان لە من کرد بێت پیاوی تیا بوو بێت بەڵام من ئەتوانم بڵێم ١٧٠ خیانەتەکان ژن کردویانە بەداخەوە ئەشێ پیاوەکە لە دەرەوە بیکا کەشف نەبوو بێت ئەویش ئەبێت یعنی من ناتوانم بڵێم بەس ژن ئەمە ئەکا بەڵام بەداخەوە ژن ڕێخۆشکەرە خۆی دەرگای واڵا ئەکا بۆ ئەوەی لەگەڵ پیاوێکە عیلاقی ناشەرعی وبەستێ ئەگەر ئەگەر ئافرەت دەرگای ماڵەکەی شاشەی مۆبایلەکەی واڵانەکە بۆ پیاوی خەڵک هیچ پیاوێ جورئەتی ئەوەی نییە سەیری ژنی خەڵک کات ئەگەر ئافرەت خۆی ڕێگە خۆشکەر نەبێت خۆی مەبەستی نەبێت بە حەز و ئارەزوی خۆی خیانەت لە پیاوەکەی نەکات هیچ پیاوێ ناتوانێت سەیری دەرگای ماڵەکەشی بکات هیچ پیاوێ ناتوانێت لە دەرگای ماڵەکەی بات هیچ پیاوێک ناتوانێت لە ڕێگەوبانە سەیری ناوچەوانی ئەم ئافرەتەکە کەواتە ئافرەتەکە خۆی بە جلوبەرگی بە سیرکردنی ئاماژە بۆ پیاوی خەڵکەکە کە من ئەمەوێت دۆستایەتی لەگەڵا بکەم و عیلاقی ناشەرعی بکەم بەڕاستی ئەمە کارەساتە کورد بە حیا و بە شەرم بەناوبانگ بووە یعنی حیا و شەرمی نەوەتەکان سیرەکەیت و حیا و شەرمی ئێستا سیرەکەی بەڕاستی یعنی ئینسان خۆی بە خەجاڵەتە بینێت ئینسان شەرم ئەکات لە کۆمەلگایەکە ئەژی ئاوای بەسەر هاتووە ئێمە هەمووی تقریبا 15-20 ساڵە سۆشیال میدیا ڕووی تێکردوینە ئەو نیش نابێت تقریبا ئەزمونێکی زۆر کەممان هەیە بەڵام خەریکە یعنی خێزانەکان هەڵەوەشێنەوە سەر لەبەر هەڵەوەشێنەوە سۆشیال میدیا جیهانێکی مەجازیە جیهانێکی چۆن بڵێ ناحەقیقیە سەرابە چۆن ئەکرێت ئافرەتێک بۆ سەراب بۆ شتێکەوە مەجازیە و بوونی نییە ڕاست نییە ژیان لە خۆی و ماڵ و مناڵەکەی تێکدا پاشان یعنی حیای بنەماڵەیەک بەرێت بێ ئەوەی بیرکاتەوە باشە من زەواجم کرد بۆچی زەواجم کرد باشە ئەم پیاوە کەسابەتەکە بۆ من یان ئەم ژنە مناڵەکانم پەروەردەکات خۆی ماندووە کات لە پێناو چییە من ئەم خیانەتە بکەم لە کاتێکە ئەوەی من داوای ئەەکەم هەمە لە ماڵەوە خوا گەورە پێی بەخشیوم بۆی حەڵال کردو بەداخەوە یعنی ئەگەر فریانەکەوین یعنی وەزعەکە خراپترێت